ئەمەکەریم لەگەڵمانە وریانیۆترین زانداریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان چییە و لە ئێستادا خۆپیشاندانەکان لە پارێزگای هەڵەبجە بەکوێ گەشتووە؟ بەڵێ لە ئێستادا خۆپیشاندانەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە. ئێمە لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و باخی گشتی داین. خۆپیشاندانەکان بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجە بەشداریان تێدا کردووە و مامۆستایان و فەرمانبەران بایکۆتی هۆڵەکانی خوێندن و داوامەکانی فەرمی خۆیانیان کردووە. تەنها لە پێشتریشدا کە ئاماژەم پێدا تەنها قۆناغی 12 ئامادەیە لە کۆمەڵگە ئامادەیەکاندا چوونەتەوە نێو هۆڵی خوێندن. ئێستا دەچین لای هەندێک لە ئەوانەی کە حانوتی قوتابخانەکانیان وەرگرتووە و بە ئیجاریان گرتووە، ئەوانیش معانات و کێشەی خۆیانیان هەیە. ئێوەکو حانوتەکانی قوتابخانەکان وتەتان چییە؟ چ کێشە و گرفتێکتان؟ بسم الله الرحمن الرحیم. ئەمە لەگەڵ داوای مامۆستاکانی بەڕاستی دواکەوتنی موچە زەرەری ئابووری بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵە بۆ، بەڵام بەداخەوە ئێمەوە 21 ڕۆژە 20 ڕۆژە داوام بایکۆت کراوە هیچ تەلەبێک نایەتە قوتابخانەکان، کە ئەوەش بووە هۆی زیادانی زەرێکی زۆر بە ئێمە کە وەکو فرۆژەکانی حەنن من حالێن تا ئێستا نزیکەی 2.5 ملیۆن زەرم کردو لەم کۆبوونەوە ماگرتنی مامۆستایانە. داوا لە مامۆستایان دەکەم کە چیتر ڕاست ئەوان موچان دواکەوتە باز چاوێکشان لە ئێمە بێت و ئێمە شۆک و فرۆشگای حانوتەکان باید چیتر لەوە زیاتر زەرەر نەکەین، بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. داواتان نەکردووە لە پەروەردە ئەو گرێبەستەی کە پێشتر کردوتانە پێدادا چوونی بێ بکات؟ داوامان کردووە، بەس برانی پەروەردە بەڕێوەبەر وتی جارێ ئێمە هیچمان پێ ناکرێت، هیچمان پێ ناوتێ، بەڵام ئێمە ساڵی ڕابردووش هەروە بووین کە مزاهرە کرا و خۆپیشاندانەکە هیچ شتێکیان بۆ ئێمە نەگەڕاندەوە. سپاس بۆ بەڕێزت. هەوڵ دەدەین بچینە لای هەندێک لە فەرمانبەرانی تر. بەڕێزت پێم وابێ فەرمانبەری بانکی هەڵەبجەیت، ئەگەر بێت و پارە بێت بۆ کارمەندان یاخود مامۆستایان، ئێوە بایکۆت ئەشکێنن ئەچنەوە سەر سندوقی بانکەکان و داوامی خۆتانەکەم؟ ئێمە نەمانێشتۆ ئیش و کاری خەڵک بۆ سێ پێشتر بایکۆتمان کردبوو، بەڵام لە دوێنەوە بەتەناوە بەدەوامەکەین، چونکە بانک و دایرەکانی تر نییە کە وەزارەتەکە خوێنرێتەوە موچە دابشکرێ. ئێمە مەجبورین معاشی خەڵک بین، چونکە خەڵک بەشێکی زۆری بۆ مەعاش هاتۆتە سەرجادە، ناکرێت ئێمەش بایکۆت بکەین و دەوام نەکەین. بەڵام وەکو مافێکی خۆمان هەموو ڕۆژانە لە کاتی خۆپیشاندانەکان هەیەینە ئێرە و بەردەوامە بین لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی ترە. سپاس بۆ بەڕێزت. لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە بڕیار بوو پارێزگار ئەمڕۆ یاخود لە ڕۆژانی داهاتوو بەشداری لە خۆپیشاندانەکەدا بکات، کە دوێنێ کە خۆی ئاماژەی پێیا کە هەوڵەدا بەشداری لە خۆپیشاندانەکاندا بکات، ئەویش هەمان کێشە و گرفتی هەیە کە وەک خۆی ئاماژەی پێدا کێشە و گرفتی وەرنەگرتنی موچە یاخود چارەسەر نەکردنی ئەو کێشانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا هەیە. هەوڵ دەدەین بچینە لای هەندێک بەڕێستان وەکو چی بەشداریتان کردووە لەم خۆپیشاندانەدەوە، پەیامتان چی؟ بەڵێ من وەکو مامۆستایەک بەشداریم کردووە. پەیامان بۆ حکوومەتەوەیەکەوە ئێمە ئەوە چەند مانگێکە موچەمان وەرنەگرتووە، ئێمە ئامادەین وانەکانی خۆمان ڕۆن لە ڕاستیە وجدانمان ئازارمان نەداتکەوە دەوامی خۆمان ناکەین، بەڵام ناچارین پەنا بۆ ئەم ڕێگەمە دەنێنە بین تا حکوومەتی کەڕوولاڵ لێمان بێتە چۆن. سپاس بۆ بەڕێزت. بەڕێستان تاکو کەی بەردەوام لە ئەنجامدانی خۆپیشاندان و پەیامتان چی و وەکو چی بەشداریتان لە خۆپیشاندان؟ وەڵاهی سپاس بۆخوای گەورە، بەردەوامین ئینشاءڵڵا بە یارمەتی خوا هەتا ئەو کاتەی ڕاستی سەرەکەوێت و درۆژێرەکەوێت. ئێمە وتراوەکەوا سێ موچە نەدرێت، ئێمە کۆڵ نادەین لە خۆپیشاندان. بەڕاستی ئەگەر کۆڵماندا نەوەی داهاتوو شەفەوتێ نەگەبنەوەی ئێستا، چونکە مامۆستا درۆکە لەگەڵ تەلەبەکانی خۆیان، تەلەبەکان ئەڵێ مەیەنەوە هەتا سێ موچە وەرنەگری نایەنەوە، بەڵام ئەگەر مانگرتنی شکان بەڕاستی زۆر حەیف ئەوە درۆی کردووە لەگەڵ تەلەبا. حکوومەت متمانەی نەماوە، گەورەترین کێشەیە بەس متمانە بگەڕێنێتەوە بانان و ئاو بخۆین، بەڵام ئەگەر مامۆستاش متمانەی نەما لەگەڵ تەلەبا ئیتر زیری داهاتوو شەفەوتێ و بەداخەوە زۆر کێشەیەکی گەورەیە. سپاس بۆ بەڕێزت. بەڕێستان وەکو چی بەشداریتان لەم خۆپیشاندانەدا کردووە، پەیامتان چیەوە تاکو کەی بەردەوامە؟ ئێمە وەک فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە هەموو ڕۆژێک بەردەوام دەبین لە خۆپیشاندان وێنە سەر شەقام، داوای مافەکانی خۆمانەکەین، داوای موچە ئەکەین. ئێستا لە کاتێکدا کە دەست کراوە بە دابشکردنی بودجەی مالی حەوت، بەڕاستیدا هەر ڕۆژێک وەزارەتێک دائەنرێ بۆ موچە وەرگرتن یا 2 ڕۆژدارێ وەزارەتێک، لە کاتێکدا کە ئەمە پارەش هەیە بەڕاستیوە فەرمانبەران بە کەمی سوود لە موچەی وەرەگرن کە بۆ شێوەیە دابش بگرێت. لە کاتێکە ئەڵێ ئەمڕۆ فڵان دەستە موچە دابەشەگرێت، دەستە چەندێکە؟ ئەمڕۆ دەستێ 2 بەیانی دەستێ 3 بەیانی دەستەیە فەرمانبەرانی ئەم دەستەیە ئەوەنەی ئایلێکی ماڵە مەسوولێک نابێت.
ئەوانە ئایرەیەک نابێت کەوا زۆریان کردو بۆ ئەوەی ڕۆژەکان زیاتر بکرێت و دوور درێژ بکرێتەوە بۆ دابشکردنی موچە هیوادارین کە ئەم موچەیە دابش دەکرێت بە شێوە بکرێت کە ئیسپادەی هەبێت میلەت سوودی لێوە بگرێت ئێستا لە کاتێکدا مامۆستایانی موچەی مانگی حوتیان وەرگرتووە ئەوە هەمووی درایەوە لە قەرزە بەڵام هێشتا لە پای ئەوە فەرمانبەر هیچ موچەیەکی وەرنەگرێتەوە ئەمڕۆژ داوا ئەکەین کە ئەم موچەش دابەشەکرێت بە شێوەیەکی ڕێکوپێکرێت بۆ ئەوەی میلەت فەرمانبەر مامۆستا هەمووی سوودی لێوە بگرێت بەردەوامە بین تاوەکو بە شێوەیەکی ماگانە موچەکەمان بۆ دابین نەکرێت. سپاس بۆ بەڕێزت ئەوەی کە دەیبین ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لە خۆپیشاندەران لێرە وتار و وتافی خۆیانیان هەیە لێرە چەند بەشداربوویەکی خۆپیشاندانەکە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت دیمانەکان بگوازێتەوە بۆ یاخ دەدەن لە سەروچیان بۆ یاخی سپی یاخود لە دەستیان ئێوە بۆچی ئەم بۆ یاخیادەن لە دەم و چاوتان ئەمە پەیامی ئاشتیە ئەمە پەیامی ئاشتیە بۆ ئەوەی ئێمە بە ئاشتیانە خۆپیشاندانەکان ئەەکەین من ئەم شەو گوێم لە کەناڵی NRT کرد داوا لە خەڵکی هەولێر و دهۆک ئەەکەم وەڵی کەناڵی NRT ئەزانی چی ئێمە لە تاریکی گەیاندە ڕووناچی هەموو ڕاستیەکان ئەگەیەنێ قەسەم بەخوا شێت نییە لە جوانیەکانی کەناڵی NRT تێگەیشتووە من زۆر سپاسی شاسوار عەبدولواحید و ئەەکەم کە ئەم شەو ئەم هەموو قسە جوانەی کرد داوای لێ ئەەکەم ئەو کەناڵانەی NRT لە هەموو پارچەکانی کوردستان بەردەوامی هەبێت زۆر عیبە کەناڵی NRT و کەناڵی NRT داخراوە لە هەولێر و دۆک داوا لە خەڵکی دۆک و هەولێر ئەەکەم بەڕاستی ئەو کەناڵە بەشێکە لە ڕووناکی هەر چوار پارچەی کوردستان هیوادارم بەردەوام بێت. بەڕێزت وێنەگرەکەم ئەگەر هاوکار بێت